ئامۆژگاریەک لە ئێرانەوە بۆ چوارچێوەی هەماهەنگی دووبارە ڕاوێژ بە موقتەدا سەدر بکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. مالیکی دەڵێت دەرگای ئاشتەوایی کراوەیە، گرنگ نییە من بچم بۆ نەجەف یان ئەو بێت بۆ بەغداد. موقتەدا سەدر بۆمبێکی چێنراو لە دەرەوەی حکوومەتەکەی چوارچێوەی هەماهەنگی. شەڕی دەرونی لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و نێارەکەی موقتەدا سەدردا دەستی پێکردووە بۆی ئایا سەدر بەشداری هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان دەکات؟ ئەگەر بەشداری بکات شێوی بەشداریکردنەکەی چۆن دەبێت؟ ئایا ئەم جارە مامەڵەکە چۆن دەبێت لە نێوان ڕەوتێکی شیعەدا کە ئۆپۆزسیۆن بوونیان هەڵبژاردووە بەرامبەر ئەو هێزە شیعی لە دەسەڵاتدایە و حکوومەتی پێکهێناوە؟ لە هەفتەی ڕابردووە کۆمەڵگای سێزی شیعەکان و سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دەستیان کردووە بەوەی لە چەند ڕێگەیەکی جۆراوجۆر و لە خواست و مەبەستەکانی سەدر تێبگەن کە ڕەنگە سەرۆکی ڕەوتی سەدر خۆی بۆ سیناریۆیەک ئامادە بکات و نێڵەت مژدەکانی چوارچێوەی هەماهەنگی لە حکوومەتدا سەر بگرن. لە کاتێکدا چوارچێوەی هەماهەنگی دەستی کردووە بە چالاکردنەوەی بەرفراوانی بازنەمنیەکانی ئێران کە پەیوەندیان بە مەلەفی عێراقەوە هەیە. سەرچاوەکان دەڵێن تاران نیگەرانە لەوەی چوارچێوەی هەماهەنگی بەتەنیا لە دەسەڵاتدایە بێ هاوبەشەکانی دیکەی پێدەچێت سەدر چوارچێوە بخاتە بەرەی پێشی و ئاگرەی کە خەریکە لە عێراق هەڵدەقڵێت، بە تایبەتی ژەواگرەی لە کەرکووک لەژێر سێبەری حکوومەتی چوارچێوەدا دادەگیرسێت. ئەمە ژەو شتەیە ئێران ترسی لێی هەیە و ڕەنگە سەدر سەرەتایەک بۆ کۆتایی پرۆژەکەی چوارچێوەی هەماهەنگی دیاری بکات. سەرکردەیەک لە ڕەوتی سەدر دەڵێت قەڵای حەنانەی سەدر لە نەجەف داواکاری و پێشنیاری بۆ دیراسەکردنی بڕیاری بەشداریکردن لە هەڵبژاردنە ناوخۆییەکان وەرگرتووە. ئەو سەرکردەیە دەشڵێت ئەگەر موقتەدا سەدر بیەوێت بەشداری بکات ئەوە کاتی پێویستمان لە بەردەستدا نییە بۆ ئامادەکاری، بەڵام دەتوانرێت هەڵبژاردن بۆ ساڵی داهاتوو دوا بخرێت. ئەو سەرکردەیە بە شەرق ئەوسەتی گوتووە سەدر سەیری لێکۆڵینەوەکانی کردووە بەڵام تا ئێستا وەڵامی هیچ کامیانی نەداوەتەوە. لە مانگیابی 2022 دوا بە دوای ڕووداوەکانی ناوچەی سەوز سەدر لە پرۆسەی سیاسی عێراق شایە و فەرمانی بە نوێنەرەکانی پەرلەمان کرد دەست لە کارکێشانەوەی خۆیان پێشکەش بکەن. لە مانگی ڕابردوودا و دوای داخستی دەرگای کۆمسیۆنی باڵا ئامادەنەبوونی ڕەوتی سەدر لە هەڵبژاردنەکاندا پشتڕاست کرایەوە بێ تۆمارکردنی هیچ هاوپەیمانەتیەک و بێ ئەوەی داوایەک بۆ بەشداریکردن پێشکەش بکەن. ئەگەر موقتەدا سەدر بڕیاری گەڕانەوەی بۆ کێبڕکێ هەڵبژاردن بدات ئەوە دەبێت لایەنە پەیوەندیدارەکان وادەیەکی تر بۆ دەنگدان دیاری بکەن و ئامانجیەوەی ڕێگە بە سەدر بدات لایەنە تەکنیکیەکان پێی وەز بە تۆمارکردن و هاوپەیمانی ڕێک بخات. لە ئەلایەکی دیکەوە سەدر مەبەستێتی زەبری ناکۆکی لە نێوان لایەنە پێکهێنەرەکانی دیکەی حکوومەت زیاتر بێت و بەردەوام بێت بێگوێداناوانەی کێن و تەنانەت ئەوانەی بە نزیک لە خۆشیان دەزانێت. بۆ ئەمەش ڕۆژانە و بە بەردەوامی لەسەر پلاتفۆرمی ئێکس پێیان بڵاو دەکاتەوە کە پڕن لە ئاماژەی سیاسی. سەرکردەیەکیش لە چوارچێوەی هەماهەنگی دەڵێت تاکە شتێک لە دەستی سەدردایە پەیامەکانی ئێکسە و هیچ نیازێکی بەشداریکردنی نییە لە هەڵبژاردنەکاندا، بەڵکو ئامانجی شەڕی دەرونیە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگیدا. ئێزەکانی چوارچێوەی هەماهەنگی هیچ دەرفەتێک ناڕەخسەنن بۆ نیشاندانی هەڵوێستی ئەرێنی سەبارەت بە گەڕانەوەی سەدر بۆ پرۆسەی سیاسی، چونکە ئەو راپۆرتانەی دەست فەرمانگەکانی حیزبەکان کەوتون ئەماشە بۆ دەکەن کە هەوادارانی ڕەوتی سەدر لە دەنگدانی داهاتوودا بە چالاکی دەمێننەوە. ڕاستە سەدر کاندیدی نابێت، بەڵام باگەرێکی زۆرەوە ئاراستیان دەکات بۆ دەنگدان بە کەسانی دیکە و دواتر ئەوان پرۆسەکە یەکلایی دەکەنەوە. چەند هەفتەیەک لەمەوبەر نووری مالکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق لە میانەی چاپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی داگوتی دەرگاکانمان کراوەیە بۆ ئاشتەوایی لەگەڵ سەدر، گرنگ نییە کێ دەچێتە لای ئەوی دیکە، من بچم بۆ نەجەف یان ئەو بێت بۆ بەغدا. ئەو گریمانە کراوەی لەلایەن چوارچێوە خراوەتە ڕوو ڕنگدانەوەی نیگەرانیە لەوەی کە پشکەکانیان لە ئەنجومەنی پارێزگاکاندا کاریگەری دەنگدانی ئێستای لەسەر دەبێت. ڕاستە هێزە شیعەکان هاوپەیمانی سێبەر یان لە کاندیدە مەدەنی و سەربەخۆکان پێکهێناوە، بەڵام هیچ گرنتیەک نییە تا گرێویان لەسەر بکەن دژی سەدر. هاوکات سەرکردەیەک لە چوارچێوەی هەماهەنگی دەڵێت ترسی ئێران پەیوەندی بە استراتیژی حکومڕانی شیعەوە هەیە لە عێراقدا. بە جۆرە گێران پێی وایە دەبێت هەماهەنگی لە نێوان ئەو دوو لایەنەدا هەبێت و هەنگاوەکان بەڕاستی بەشداریکردنی سەدر لە هەڵبژاردندا چڕ بکرێتەوە. هەرچۆنێک بێت هێشتا دیار نییە بۆمبەکەی سەدر کەی دەتەقێتەوە، بەڵام چوارچێوە دەستی کردو بە هەنگاوەکانی بەڕاستی ڕازیکردنی دڵی نارەکەی. لەولاشەوە سەدر تەنیا چاودێری دەکات و جارجار بە لێدوانەکانی مانگی و ئومێدی چوارچێوە دەشڵەقێنێت.